بەڵێ وەک پێشتری ژاماژەم پێ کرد ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاراستنی نەخۆشە بۆ ئەم تەوەرە میوانێکمان ئامادەیە کاک نەوشیروان حەمارەفعەت یاریدەدەری پزیشک لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێت. کاک نەوشیروان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئاستی هۆشیاری مامەڵەکردن لەگەڵ نەخۆشە لە کوردستان لە چه ئاستێکدایە و سەرەتا پێم خۆشە بزانم مافی نەخۆش چییە لە نەخۆشخانەکان. زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی NRT. دەستان خۆش ئەمە تەوەرەیەکی زۆر گرنگە. بەڕاستی لە کوردستانە تا ئێستا یاسایەک نییە بە ناوی یاسای پاراستنی نەخۆش لە بنکە تەندروستی و نەخۆشخانەکانە. ئەمەش کاریگەری لەسەر باری دەرونی نەخۆش و ئەو کەسانەی هاوڵی نەخۆشن لە نەخۆشخانەکانە ئەبێت. هەروە نەک یاسای پاراستنی نەخۆش تەنانەت یاسایەک نییە بۆ پاراستنی پزیشک و کارمەندان کاتێک لەلایەن کەس و کاری نەخۆشەوە هێرشێک یا قسەیەکی ناڕەوا بە دکتۆرەکان ئەوترێت بە کارمەندەکان ئەوتر لە کاتی دەوام و لە کاتی جێبەجێکردنی ئەرک و فەرمانیان لە نەخۆشخانەکان. زۆر باشە. لە خوێندن ینی لەو کۆلەژانەی بواری پزیشکی تیا خوێنرێ باز داواکرێت کە چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشا بکرێت. نەخۆش مافی هەیە، مافەکانی نەخۆش ئەم چەند خاڵەیە. مافی نەخۆش چییە؟ ینی خۆ گەر یاسانە بێ بەڵام ینی پێشتر خوێنراوە یان ئەرکێکی تا ڕادەیە دەتوانم بڵێ مەگەرە موشەیە گونجاو بێ ئەرکێکی ئەخلاقیە. ئەوەنەی من ئاگار بم بە هیچ شێوەیە لە کۆلێجەکان و لە پەیمانگاکانە باسی مافەکانی نەخۆش نەکراوە و ناشکرێت. زیاتر باسی عیلمەکرێت، چۆنێتی لە ڕووی عیلمیەوە باسەکرێت خزمەتکردنی نەخۆش و ئەوانە. ئەجینا لە ڕووی تەنها یەک خاڵ ئاماژەی پێکرێت پاراستنی نهێنیەکانی نەخۆش. ئەوە تەنانەت هەموو کارمەند و پزیشکێک کە تەخروجەکە سوێنی یاساییرە کە پاراستنی نهێنەکانی نەخۆش بپارێزێت. بەڵام ئەوەی سەبارەت بە پاراستنی مافەکانی نەخۆشوانە بەڕاستی ئەوە بێ لە چوارچێوەی یاسا بێ. ئەمەش لە چوارچێوەی یاسا نییە. بۆ نمونان نەخۆشێک کاتێک مافی پێشێلەکرێت لە نەخۆشخانەیەەکە یاسایکی تایبەت نییە بتوانرێت ئەو مافەی بۆ بگەڕێنێتەوە. هەروەکو هاوڵاتیەکی ئەتیادی لە سەر جادەیەک مافی پێشێلکرابێ ئەبێ بە پێی ئەو یاسا مەدەنیانەی دەرەوە ینی مافەکانی بۆ بگێڕێتەوە. ئەوە نییە. هەروە بۆ کارمەند و پزیشکیش کە لەلایەن کەس و کاری نەخۆشەوە ئەگەر هێرشێک کرێتە سەریان ئەوش یاسایەکی تایبەت نییە. ئەبێ کارمەند و پزیشکەکان ئەروکو وڵاتێکی ئەتیادی بڕۆنە دادگاکان و داوای مافی خۆیان بکەن. ئەمە نەقسە هەیە و چەند جار هەوڵراوە یاسایەک دەرکرێت تایبەت بە پاراستنی نەخۆش و مافەکانی نەخۆش و هەروە مافی کارمەند و پزیشکانی تا ئێستا یاسایە لە پەرلەمانی کوردستانەوە دەرنەچوێنراوە. باشە بێجگە لە یاسا مافی نەخۆش چییە لە نەخۆشخانەکان؟ کاتێک کە نەخۆشێک سەردانی نەخۆشخانەکات لە نەخۆشخانەکە ئەمێنێتەوە یان چارەسەری پزیشکی وەرەگرێ مافی چییە؟ ئەو نەخۆشەی داغڵی نەخۆشخانە بوو هاتە لای ئێوە. وڵات هەموو نەخۆشێ دێت ئەلبەت کۆمەڵی مافی هەیە لەسەر نەخۆشخانەکە. ئەویش بە تایبەتی لە نەخۆشخانە تەواریەکانە ینی کۆمەڵی مافی باشەیە ئینسان ئەبێت لەو ڕۆ ئاماژەی پێ بکات. بۆ نمونە حتا نەک بۆ نەخۆشیەکی هاوڵاتیەکی کوردستانی یا عێراقی هاوڵاتیەک لە تورکیا و ئێرانیشەوە کە داخلی خەسخانەی تەواریەکری ئەمە لەم وڵاتایە لە هیچ وڵاتێکی ترا زۆر بەکەمەیە. ینی ئەگەر هیچ پارە و داهاتێکی نەبێت وەکو وڵاتێکی عێراقی خزمەتەکرێت بە بێ مقابل. ئەمە لە وڵاتانی تران ینی بۆ نمونە تۆ گەشتەکەی بۆ ئێران خوا نەخواستە تووشی حادیسەیەکە بیت وەکو وڵاتێکی ئێرانی معاملە لەگەڵا ناکەن. یەک دنیا ماف و پارەت ئەخەنە سەر ینی جاری وایە لەوانەیە لە گەشتەکان نەتوانی بگەڕێتەوەە داوای پارەت لێکەن. ینی لە هەموو وڵاتانی دەرەوەی وڵاتیش ینی بەس لە وڵاتی خۆمانە کۆمەڵی مافی چاک لە چارەسەراییراوە بە نەخۆش. ینی بۆ نمونە کابرا لە خەسخانێکی تەواریە داخڵە کرێت لە یەکەم دقەوە ئیشی بۆ کرێت تا کۆتایی ینی هەنگاوێکی زۆر باشە بە بێ مقابل. ینی ئەمە مافێکی گەورەیە بە نەخۆشەیرێت. ینی حتا لە عملیاتی گەڕا بۆ نمونە
سێ هەفتە لەمەوە پێش وازان دووە وڵاتی بە شەو داخڵی خەسخانەی ئینعاشی سلەیمانی کران بڵێن هەر بەو شەوە دوو حاڵەتی گەورەی ئەمەلیات بوو ینی زۆربەی ڕاگەیانەکانش ئاماژەیان پێکرد ینی ئەویش فەتحی سەدر بوو بۆ نەخۆشەکان دوو نەخۆشی گەنج بوون ینی گۆڕینی بۆری گەورەی خوێن کە درابوون ینی ئەو ئەمەلیاتانیان بۆ کردن بەو شەوە بڵێن لە نوێ شەوە تا چواری بەیانی خەریک بوون ئەمە بەبێ مقابل ینی ئەمە مافێکی زۆر گەورەیە ئەیرێ بە نەخۆش لە خەسخانە و لە مەڵبەندە دەروسەکانە لە کوردستانە لە عێراقشا بە هەمووی بەڵێ خۆت دیاریدەدەری پزیشکی ینی لە ناو کارمەندانی تەندروستیایی ئاستی هۆشیاری بەرامبەر بە خزمەتکردنی نەخۆش لە چه ئاستێکدایە ئەوەی کە تۆ ئیبینی و بەریەکەوتن هەیە وڵات تا ڕادەیەکی باش ئاسی وشیاری کارمەند و پزیشک بەرزە لە خزمەتکردنی نەخۆشە بەڵام خۆ ئەگەر ئەو ئاستی وەشتێریە بە یاسا ڕێکخرێ ئەوە سەرکەوتوترە بێ ینی باشتر ئەتوان ڕێ خزمەت کرێ ئەگەر لە چوارچێوەی یاسایەکا بێت بەس لە چوارچێوەی ئینسانیایەمە خۆمان خزمەتی کارمەندان و پزیشکان خزمەتی باشی نەخۆشەکەن بەس ئەگەر کەم و کوڕیەکی شەبێت یاسا ئەوە ڕێکخا ئەوە سەرکەوتوتر و باشترە بێ بۆ خزمەتکردنی نەخۆش باشە لە دنیاە کاتێکە نەخۆش داخلی نەخۆشخانەکانەکرێ مافی زۆر یەکێک لەو مافانە ئەوەیە کە ئاگادارەکرێتەوە لە جۆر و کوالیتی ئەو دەرمانی کە بەکار بۆی بەکار ئەهێنرێ لە هەرمی کوردستان وایە کاتێکە نەخۆشێکیت ئاگادارەکرێتەوە لە جۆری ئەو دەرمانەکە ئەمە کوالیتەکەی ئەوەیە هی ئەم وڵاتەیە بەم شێوازەیە ئەمە ئاگادارەکرێتەوە یاخود پرزمە نەخۆشەکە ناکرێت تا ئێستا لە کوردستان و عێراقا ئەوە پەیڕەو ناکرێت ئەڵبەت ئێمە کە ئەڵێن کوردستان ئێمە ڕەتی تەواومان بە عێراقەیە هەندێک دەرمانەیە لە عێراق و ئەنێڕێت بۆ ئێرە تا ئێساش لەوانەیە کوالیتی نزم بێت تۆ ناتوانانی ڕەبزیکەی چونکە وەزعێکی دارایی نامستەقر هەر هەبووە و هەشە لە هەرێمی کوردستانە بەڵام ئایا دکتۆر معاملەی لەگەڵ نەخۆشە پێشەوەی زیاتر لێرە لە کاتی نەشتەرگەریە ینی من نەک ئێستا لە 98شا نەخۆش داخل کراوە لە خەسخانە من ئاگارم پاش سعاتێ کەسوکاری نەخۆش چاوەڕێ بوون نەخۆشەکە ینی بێنە دەرەوە عملیاتەکە تەواو بێ ینی پاش سعاتێ دکتۆرەکە باین کردوون بۆ گفتوگۆی ینی 1 سعات خۆی گفتوگۆی لەگەڵ نەخۆشەکە کردووە ئەمە جۆری عملیاتەکەتە نسبەی نەجاحی ئەوەنەیە بەم شێوەیە ئەکرێ لەوانەیە نەجاحت لەوانە ئەمجا لەگەڵ نەخۆشەکە 1 سعات گفتوگۆی کردووە لە ساڵی عملیاتە دوایەوە کەسوکاریشی بان کردووە بۆی ڕوونکردن بەڕاستی ئەمە نظامێکە ینی زۆر پێشکەوتو من باسی ساڵی 92 بۆکەم ینی کۆمەڵی دکتۆری بەڕێزێ زۆر ڕوونکردنەوە و زۆر پرۆفیشناڵانە ئیشەکان ئەمە بۆ ئێستا نەماوە جێگای پرسیار نییە ینی سیر نییە بۆ ئێستا ئەمە نەماوە وەڵای ئێستاش هەر هەیە بەڵام ئیتر ڕەنگە کەم تا زۆر بێت ئەگینا ئێستاش حالیان هەیە لە کۆمەڵی نەخۆشخانە ینی ئێمە نابێت سیستەمی وڵاتەکەمان بڵێن وەڵا سیستەمێکی زۆر دواکەوتوینەوە من بەڵام ئەمە ئەرکێکی گشتی نییە ئەمە پەیوەندی نییە بە هەموو پزیشکانەوە بە هەموو کارمەندانی کە کارمەندی تەندروستین خۆڕاستە بنە لە هەندێک نەخۆشخانەکرێ بەڵام ئەمە ئەرکێکی گشتیە نەخۆش لە هەر نەخۆشخانەیەک بێ ئەبێ مافی پێ بدرێ و مافەکانی پێشێل نەکرێ و ئاگدار بکرێتەوە لە هەر جۆرە شتێکە وەکو چارەسەر بۆی ئەکرێ ئەمە مافێکی گشتی نییە نابێ هەبێ آخر من پێشجەنابەت کەوتم ینی وتم ئەگەر تۆ کوالیتی ئەم مافە بەرزکەیتەوە ئەبێ لە چوارچێوەی یاسا ڕێکخرێخۆ ئەوە قسەی جەنابەت تەواوە کاتێک یاسایەکە بوو ئیتر پزیشک و کارمەندەکان بەڕاستی ئەو یاسا پیاە ئەپارێزن و ناتوان لێی لایەن ینی ئەو کاتە بۆ نمونە عملیات لە خەسخانە ئالیەکانە کەمەکرێتەوە نەخۆش کەم ڕووەکاتە خەسەخانە ئالیەکان ئەگەر یاسا بێ هەم نەخۆشەکە ئەڵێ من ئەم مافەمەیە لەسەر ئەم خەسەخانەیە هەم دکتۆرەکانیش ئەزانن ئەگەر شتێکی وا بکەن نەخۆشەکە کوالیتی عملیاتەکە و یا بردنە دەرەوەی لە نەخۆشخانە حکومیەکانە ئەمە لە چوارچێوەی یاسا دەرەچێ و لەوانەیە
کێشە یاسایان بۆ دروست بێ ئەمە کاتێک گەری یاسا بێ بەڵام لە نەبوونی یاسایشا بەڕاستی من ئەڵێم خزمەتی باش ئەکرێت یعنی من ئەو نمونێشم پێوتی ینی سێ هەفتەیەک لەمەوە پێش دوو هاوڵاتی مەسول نەبوون کاکە بەرپزن دوو هاوڵاتی ئاتیادی داخلی خەسەخانەکرێن لە نوێیشەوە تا چواری بەیانی هەموو ئەو پزیشکانەی جەڕاحی دڵ لە سلەیمانیا خەریکیانە بن و هەر دوو وڵاتێکە لە مەرگ ڕزگارەکەن ینی کارێکی کەموێنە و جوانە ینی خۆ ئەمە یاسا فەرزی نەکردو بەسەر ئەو دکتۆرە بەو شەوە بێت و ئەوە ینی تەنها لێبوردەی خۆیەتی بەڵام عەرزی جەنابتم کرد ئەگەر یاسایەکە بێت بۆ پاراستنی نەخۆش و هەروە یاسایەکە بێت بۆ پاراستنی پزیشک و کارمەندان بەڕاستی شتێکی زۆر باشە بەڵام تا ئێستا لە پەرلەمان و نەتانڕوا ئەو یاسایە دەرکرێت باش کاک نەوشیروان ینی نەخۆش مافی ئەوەی هەیە بزانێت کە ئەو کەسەی کە چارەسەرەکەی بۆ کە ئەو پزیشکە لە نەخۆشخانەکەیە مافی ئەو هەیە بزانێت کە سپۆڕی ئەو پزیشکە لە چیە ئەو کەسانی کە لە چواردەوری ئەو پزیشکان پسپۆرەکان لە چیە و چۆنە بەڵێ ئەو نەخۆش مافی خۆیەتی مافی ئەوەی هەیە کە بزانێکیە بەڵام ئەمە ئەکەوێتە سەر وعی نەخۆش و ئایلەی نەخۆشەکە ینی خۆیان کێ هەڵەبژێرن چۆن هەڵبژێن جگەل لە ئەو حاڵەتانە نەبێت کە بە تەواوی داخڵەکرێ ئەو کاتە تۆ بۆ نیە چ پزیشکی هەڵەبژێری ئەکەوێتە سەر جەدوەلی خەفەریاتی ئەو ڕۆژە چه دکتۆرێک ئێشگرە لە بوارەکەی توا ئەوە ئیشەکەت بۆ کات و ئەوە بەڵام کە کاتێکی جەدوەلی ئێشگری لە خەسەخانەکانداێ بەڕاستی بەو پەڕی ئەمانەتەوە ینی بەڕێکپێکی دانرێت چ دکتۆرێک لە تەخەسوسی خۆیان ئیشەکە و بەڕێکپێکی ئیشەکریانە هەروە بڵین ئەوە نییە دکتۆرەکە بنیشێتە سەر کاری ئەو ڕۆژە هەر نەخۆشێک بێت چارەسەری بۆ بکە ئەوە ینی بۆ منە کابرا تەخەسوسی چاو نییە ئیشی چاو ناکات تەنها دایانێت هەتا چاوەکە دێبینێ هەرچەنە لەوانەیە نەخۆشێک لە حادیسەیەکی سارە چاویشی زەربەی بەرکەوت بێ ئێسکی زەربەی پێشا ئیشی تەواریەکانی بۆکەن و ئەمجا ئیتر هەموو پسپۆڕەکانی تریژێنە سەری و ئیشی لەسەرەکەن بەڵێ نەخۆش مافی ئەوەی هەیە کە بزانێت کێ چارەسەریەکە و تەخەسوسی دکتۆرەکە چییە و ئەوە زۆر باشە کاک نەوشیروان یانی یەکێک لە گرفتەکان کە زۆر دووبارە بێتەوە دواکەوتنی فریاگوزاری خێرایە نەخۆشێک لە ماڵەوە نەخۆشە ئەو کەسەی کە ئەڕوا بەدەمیەوە فریاگوزاری خێرا ینی باش ناگات پێ لە ناو نەخۆشخانەکەیە لە ناو نەخۆشخانەکەی فریاگوزاری خێرا نایەتە سەری لە تەواریە ئیشەکانی بۆ ڕاپەڕێنێ ئەم گرفتە چۆن چارەسەرەکرێ و ئەبێت چی بکرێ بۆ ئەمە وەڵای بەڵێ بڕواتە بێ من لە تەواریشا بووم ینی زۆر بەدەمەوە چوونێکی باشە ینی وەک ئەوە ناخۆم کارمەندی تەندروستیم و ئەوە وەسفی تەواریەکان یا خەسەخانەکان بکەم بەڵام ئەوەی کە کەسوکاری نەخۆشە دایم ئیشکال دروستەکان لە خەسەخانە ئەو ئەوێ بە عەقلیەتی خۆی نەخۆشەکە چارەسەر کرێ ینی بۆ نمونە کابرا لە حادیسەیەکی سیارە چەند کێشەیەکی بۆ نمونە بچرانی ڕێخۆڵی هەیە لەگەڵ شکانە پێشە شکانەکە چەندێ دوابکەوێت مانێکیش دوابکەوێت دوو مانیش دوابکەوێت حاڵەتێکی تەبیعیە تۆ ئەبێ کێشەی بچرانی ڕێخۆڵا و خێرا ئەوانەی داخڵ کرێت بۆ ساڵی ئەمەلیات و ئەوانەی بۆ حەل کرێت نەک کێشەی ئێسک خێرا بڕۆی بەدەمیەوە هاوڵاتێکە ئەوێ لە یەک کات هەمووی پێ بکرێت ئەمە ناکرێت لە یەک کاتە ینی ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەگینا خوا نەخواستە هەر هاوڵاتێک ڕێیەکەوێتە خەسەخانە من دڵنیام دکتۆرەکان وەکو کوڕی خۆیان وەکو باوکی خۆیان ئەچن بە دەمیانە و ئەیانەوێت بە زووترین کات ئیشەکانیشان بۆ ئەنجام بن بەڵام ئەیتر ئەوە هاوڵاتیە خۆی شتێک لە مێشکی خۆیاتی ئەڵێ ئەبێ ئەم ئیشەوا بکرێت ئیتر زۆر جار هەر لە خەسەخانەکە بڕیاردەن لە خەسەخانە حکوومەکە با بەمانە ئیش ناکەن ئەگەین لە خەسەخانە ئاهلیەکان ئەوە سەیرەکەی ئەو خەسەخانەی ئەهلی ئەوەی بۆ هەر هەمان دکتۆرەکە لە خەسەخانە حکوومەکە ئیشی بۆ کات ینی بەجددی چەند جار ئەو کەیسانە من خۆم بینیومە نقلێک کاتە خەسەخانە ئاهلیەکەەوە هەمان دکتۆرەکە لە خەسەخانەی تەواریەکە ئیشی بۆ کردەوە بەڵامی تر لە ئاهلیەکە ناتوانێت ئەوە خۆی فەرزکات بەسەر دکتۆرەکە و ئەو شێوەیەکە ئەو ئێوێ ئەنجامی بات بەڵێ زۆر سوپاس بۆ نەوشیروان حەما ڕەفعەت دیاریدەدەری پزیشکە لە هەڵەبجە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو سوپاس کاک نەوشیروان کە لەگەڵمان سوپاس بۆ بەڕێزشتان دەستان خۆش بێت سپاتان بەڵێ زۆر سوپاس بەڵێ ناوبڕێکی کوردوەرەگرین و بەردەوام